لای ئێمە ڕوون و ئاشکرایە توێژێکی گرنگ و پێویستی ناو ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکانی. هەروەها دڵنیان لەوەی داهات و باری ئابووری و سەقامگیری هەرێمی کوردستان بەرەو ئەرێنی ڕۆیشتووە، هەر بۆیە جارێکی تر داوای سەرەتاییترین مافەکانمان دەکەین کە ئەویش دامەزراندنە. ئێمە ئەوە بۆ 31مین جارە خۆنیشاندانی هێمنانە ئەنجام دەدەین و بەردەوامیش دەبین. ئەگەر بێت و بە زووترین کات وەڵاممان نەدەنەوە بە ڕێژەیەکی زۆر زیاتر کە ژمارەمان زیاترە لە 5,000 دەرچووی سەیەکەمەکان ئەمڕۆ لە دەواازەی ڕاپەڕینین سپەی لە شارەکانی تری هەرێمی کوردستان و تەنانەت لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت دەبینەوە ومان دەگرین. ئێمە هاتوین داوای سەرەتاییتری مافی خۆمان دەکەین کە دوای چەندین هەوڵ و کۆشوماندوو بوون توانی وانە پلەی یەکەم و دووەم و سێم بەدەستبێنی لەسەر ئاسی زانکۆکەمان، بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچ ئاوڕێکمان لێ نەدراوەتەوە. ئێمە دەمانەوێت دابمەزرین بە حەقێکی خۆمانی دەزانین چکە لە 2017 بۆشتەوە واتە لەوەی 2017 بۆشتەوە تاکو 21 بۆ 22 5 وەزبە دەکە حکوومەت ئەوەی کەڵەکە کردووە لەسەر زانکەوە لە زانکانیشدا فراغێکی زۆرەیە کەەوە ئێستا بەوانە بێش پڕی دەکاتەوە. وانە بێژەکان چێن هەر یەکێکن لەو سەیەکەمانە